سڵاو طریقەتی سۆفیگەری لە هەرێمی کوردستاندا مێژوویەکی کۆنی هەیە طریقەتی قادری و نەقشبەندی ئایا ئەم دوو طریقەتە چه خزمەتێکیان پێشکەش بە کۆمەڵگەی کوردی کردووە لە ئێستاشدا ئایا ڕاستە دەوترێت دابەش بوون بەسەر هەردوو حیزبی دەسەڵاتدا بینەرمان سۆفیگەری لە کوردستان کە خۆی لە ڕێبازی تەریقەتدا دەبینێتەوە هەوڵێکی ئاینی بووە بۆ بەڕوحانیکردنی دین و دوورکەوتنەوە لە ڕواڵەت و ڕەهەندە مادیەکانی ژیان دروستکردنی جۆرێک پەیوەندی ڕۆحی تاکەکەسی بووە لەگەڵ خالق لە ڕێگەی زوهد و وەجد و خۆپارێزیەوە ڕێبازەکانی تەریقەت لە کوردستان سەرڕای بەڕوحانیکردنی ژیانی تاکەکەسی بەڵام لە هەمان کاتدا بزاوتێک بووە بۆ بەخۆماڵیکردنی بەشێک لە ئاین و بە کوردیکردنی بە جۆرێک کە مەراسیم و بۆنە و ڕێوڕسمەکانی تێکەڵ بە گۆرانی و میزوی کردووە و مۆرکێکی ڕەسەنی پێبەخشیوە بە جۆرێک کە تەریقەت لە زۆر شوێندا دەکەوێتە بەرامبەر بنەما چەقبەستۆکانی شەریعەت و دۆزینەوەی ڕاستی دەبێت بە ئامانجی باڵا لای سۆفی لە ڕێگەی تەئەممول و دابڕان لە ڕۆتینی ژیان خاڵێکی تری سۆفیگەری لە کوردستان دروستکردنی ڕۆحیەتی بەرگری و ڕەتکردنەوەی واقعی زاڵ بووە بە جۆرێک کە بەشێک لە سەرکردەکانی شۆڕشی کورد لە ڕاستیدا ڕابەر و ئەهلی تەریقەت بوون و سەرکردایەتی شۆڕشیان کردووە ئەمەش فۆرمێکی تری لە سیاسەت هێناوەتە ئارا کە کوردایەتی و ئاینی لێک گرێداوە و لە بەرامبەر دەسەڵاتی زاڵدا ڕایگرتووە سۆفیگەرایی لە مێژووی ئاینەکاندا بەگشتی هەیە هەر لە هیندۆسیەوە هەتا دەگاتە زەردەشتی تا دەگاتە مەسیحیەت و جوولەکەەوە هەتا دێتە ناو ئیسلامیش کە پەیوەندی بە ڕۆح و پەروەردەکردنی ڕوحەوەیە لە ئیسلامدا زۆر جار سۆفیگەرایی بەرەو ئەو ئاقارانە چووە کە ناویان ناوە شەتەحەت بەڵام زۆر لە ئەهلی تەسەوف دانەوێت خۆیان بخەنەوە ناو چوارچەوەی کتاب و سونەت ئەم حرەکاتە تەسەوفاتانە بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا لەسەر کۆمەڵگە کاریان کردووە و دەوریان هەبووە لە کۆمەڵگەکاندا ئێمە لەم بەرنامەیەدا ئەمانەیە تیش خەینە سەر ئەوەی کە ئایا حرەکاتی تەسەوف لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسیەوە بە تایبەتی لەسەر دەمی تازەدا چ دەورێکیان هەبووە مەسەلەی تەسەوف بە تایبەتی لە هەرێمی کوردستانە جاری پێش ئەوەی پچمە ناو بابەتەکە بەڕێزت خەڵک ئەزانێت تەسەوف چییە بەس حەزەکەم هەر تعریفێکی کورت تەسەوف بکەین بەگشتی سەبارەت بە پرسیاری جەنابەت کە تەسەوف بریتیە لە سەفای قەلبی و تەزکیەی نەفس و ڕوح لە بەرامبەر ئەو هەموو پوخڵەواتەی کە عادەتەن دنیا ڕوو ئەکاتە ئینسان و بریتیە لە خۆ دوورخستنەوە ئیعراض عن زەخارف الدنیا والرجوع إلى الله و گەڕانەوە بۆ لای خۆی پەروەردگار بە شێوەیەکی پاک ئیمامی نەوەوی ڕەحمەتی خۆی گەورەی لەسەر بێت ئەفەرمێ ئوسوڵی تەسەوف بریتیە لە پێنج شت یەکەم تەصفیەی قەلبە دووهەمیان ڕازیبوونە بەو بەشەی خۆی پەروەردگار پێیداوە سێهەم پشت هەڵکردنە لە هەرچی پوخڵەواتی دنیایەوە هەچی ئەفعالی ڕەزائیلە هەیە چوارەمینیان بریتیە لە گەڕانەوە بۆ لای خۆی پەروەردگار پێنجەمینیان بریتیە لە تەمەسوککردن پێشگەڕانەوە بە کیتاب و بە سنەتی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم باشە زۆر باشە ئەمە وەک تعریفێکی با بڵێن مجەڕەت بەڵام ئایا وەکو واقع ئەوە تەطبیقە بێ بەسەر واقعی ئەهلی تەسەوفە لە ئێستاە بە تایبەتی ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووەکەی تەسەوف لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەتا وەکو ئێستا هەر جەمعێک ناونیشانێکیان بۆ خۆیان هەڵبژاردووە لە سەردەمی پێغەمبەری خواوەی کە لە دەوری بۆیان پیان وتووە سەحابە هاوڵ لە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام جەمعێکی تر ناوی خۆیان ناوە تابعین یعنی شوێنکەوتەی سەحابە لە دوای سەحابە تابعینەوە ئێمە زوحادمان هەبووە زاهدمان هەبووە لە دوای زاهد عارفمان هەبووە
لە دوای عارف ئەم جارە حافظمان هەبووە لە دوای حافظ ئەوەی کە ئەو سێ سیفاتەی تیا بەرجەستە بوو بێت واتە زاهد بێت عارف بێت حافظ و واریع بێت پێی وتراوە سۆفی ئەهلی تەسەوف کە ئەوە مێژوەکەی بۆ ساڵی 150 هیجری ئەگەڕێتەوە کە مامۆستا ئەبوو هاشمی شامی سەرەتا وەکو سۆفیەک خۆی لەو بوارە دەرخستووە. مامۆستا بابینە سەر کوردستان لە مێژووی تازەیە با بڵین لە کۆمەلگای کۆنا شێخانی تەریقەت هەتا سەرانی شۆڕشیش بوونکو شێخ سعیدی پیران و شێخ تەهای ناری و تەنانەت مەلا مستەفای بەرزانێ و هەرچەند ئەم شێخی تەریقەت نەبوو بەس سەر بە تەریقەت بوو لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوان توانیویانە چی بکەن لە هەرێمی کوردستان خۆی ئەگەر ئێمە باسێکی ئیجتیهادات بکەین لە هەر زەمانێکدا جەمعێک لە عولەما سەرپەرستی بەشێک لە محوەرەکانی موسڵمانە کاتێک کە خەلافەی ئیسلامی دەڕوخێت ئەو کاتە ئیتر موسڵمانان پەرتەوازە ئەبن چۆن خۆیان یەک بگرنەوە بتوانن هەر منتیقەیەک و هەر شوێنێک بە جەمعێکەوە ئەناسرێتەوە یەکێک لەو جەمعانە کە بە خەلافەی ئیسلامیشۆ کە زیاتر دەوڵەتی عوسمانی لەسەر ئەهلی تەسەوف ڕۆیشتووە خۆی گرتووەتەوە کوردستانی ئێمە بۆ کە جەمعێک لە عولەما سەرپەرستی ئەم جەمعیان کردووە و ئەم ڕێبازەیان کردووە کە یەکێک لەوانە شێخ مەولانا خالدی نەخشەبەندیە لە ساڵی 1926ەوە 1926ەوە سەرەتای دەرکەوتنی ئەهلی تەسەوف بووە لە کوردستاندا. بەس تەسەوف طریقەتی قادریشە؟ هەمووی بەگشتی قادری دوای ئەو دەرئەکەوێت واتە بەرامبەر بە یەک دەرناکەوە قادری کۆنترە بەڵێ لە نەقشەبەندیەکان لە کوردستانە بەڵێ قادری کۆنترە چونکە هەردووکیان سەرچاوەکان ئەگەڕێتەوە بۆ شێخ عەبدولقادری گەیلانی نەقشەبەندی بەڵام ئەو عولەمایانەی کە توانیویانە لەم ڕێبازەوە گەورەترین خزمەت بە کوردستان بکەن لە ڕوانگە هەم کۆمەڵایەتیەکەوە و هەم ڕوانگە سیاسیەکەوە و هەم ڕوانگە دینیەکەوە تەماشا ئەکەین کە لە کوردستاندا ئێستا زیاد لە نەوع تەکیەی جۆرە و جۆرمان هەیە کە هەر یەکێکیان پەیوەستە بە یەکێک لەو زانایانەوە لە کولیشدا هەمویان لە ژێر چەتری تەسەوفە کۆ ئەبنەوە وەک دەرئەکەوێت طریقەتی نەقشی زۆرتر خۆماڵی تری پێوە دەرەکەوێت سنیەت و کوردیەتیشی پێوە دەرەکەوێت بەس طریقەتی قادری وانێ زۆرتر هەستەکەی بەلای شیعایشتێنەوە بەلای عەرەبە پێت وایە ئەو قسەی ڕاست بێ خۆی مۆزوعی تەریقەتەکان لەم کۆتاییەدا ئەتوانین بڵێن هەردووکیان بە سیاست کراون ئەگینا لە ئەسڵدا تەریقەتی قادریش و تەریقەتی نەقشەبەندیش هەردووکیان خۆماڵین و خزمەتیان بەگەلی کوردستان زۆر کردووە و توانیویانە ئەو ئەخلاقە کە ئێستش لە ناو ئێمەدا بەردەوام ماوەتەوە پارێزگاری لێ بکەن لەسەر ئەساسی کیتاب و سنت بەڵام ئێستا کە بە سیاست ئەکرێت و مریدەکان و یاخود ئەندامەکانی هەر یەکەیان بەرەو شوێنێک دەڕوات ئەوە تایبەتە بە ئەشخاصەوە تایبەت نییە بە ڕێبازەکە مەبەستە بە سیاستکردن چۆنیانی بە سیاستکردن بریتە لە چوونی ئەفرادەکان و مریدەکانە ئەگینا لە ئەسڵی ڕێبازەکەیانە هیچ نەوعە سیاستێکی لادەری لە ئیسلامی تێدا نییە چۆنیانی ئێستا با بڵێن لە ئێستاتا وەک دەرەکەوێت نەخشەکان بەلا حزبێکی دیاریکراوە لە ئادەن من وا نایان بینم هیچ کامیان بەڵام تەئسیراتیان لەسرە بەس ئەوەندە یعنی تەئسیراتی خارجیان لەسەر ئەوەی کە خۆیان لە پەنای کێدا بدۆزنەوە لە پەنای کێدا خۆیان بپارێزن لە پەنای کێدا کیانەکەیان زیاتر برەو پێ بدەن ئەگینا بۆ خۆیان هیچ نەوعە ئینتیمایەکیان بۆ لای ئەو لایەنە سیاسیانە نییە یعنی مەبەستە سەرانی تەریقەتەکانە چونکە ئەو سیاسەتەی کە ئێستا لە کوردستانە پیادە ئەکرێت هەردووکیان مرید و
ئەتوانین بڵێن مرید و منسوبی ئەو دوو تەریقەتەن. ئێستا تەماشای ئەمە ئەو قسێ ئێستا مزگەوتی گەورەی سولەیمانیە تایبەتە بە قادریەکانەوە، مزگەوتی خانەقای سلێمانی تایبەتە بە نەقشیەکانەوە کە ئەمە لە سەردەمی کاگ ئەحمەدی شێخ و لە سەردەمی شێخ مەولەنا خالدی نەقشەبەندی و ئەو منافەسە با بڵێن شەریفانەی کە لە بینیانە هەبووە بۆ گەیاندنی دین هەر یەکە و لە ڕێی ئیجتیهادی خۆیەوە وای زانیوە وای بە باش زانیوە کە لە ڕێگەی تەسەوف و ئیخفاکردنی زیکرایاتەوە خزمەت بکات، ئەویش لە ڕێی ئاشکراکردنی زیکرایاتەوە خزمەت بکات. زۆر باشە، بەس مامۆستا ئێستا کە دیقەتی لەم سەردەمەیە با بڵین لە دوای ساڵانی ئەگەر ڕاست بێ 1950 ئەوانەوە بالضبط ناتوانم تاریخی دیاری بکەم، حرەکاتی ئیسلامی بە قوترە بن، دوایی سەلەفیەت بە قوترە بێ، تەسەوف بەرەو کزیەچێت لە ئێستا ئەگەر هەڵە نەبم وا دەرەکەوێت کە تەسەوف بەرەو زایفێکی تەواو چوو، سەلەفیەت زیاتر زاڵە بەسەر عەقڵیەتی خەڵکە ئەوە بوو. ئەگەر بگەڕێنەوە بۆ تاریخی سەرەتای ڕوخانی خەلافەی عوسمانی تەماشا ئەکەین تەنها جەمعێک کە وجودیان بوو بێت و فعال و چالاکیان باش بوو بێت وەتوانێ بێتیان بەر بە دوو هەجمەی شەرقی و بلۆکی شەرقی و غەربی سەرمایەداری و ئیشتراکیت بگرن تەنها جەمعی ئەهلی تەسەوف بووە و کەسی تر نەبووە. بەڵام تەماشاش لەمە باڵە سعید نوورسیش بەشێکە لەو جەمعە، بەشێکە لەو ڕێبازە، شێخ عەبدوڵڵای نەهری بەشێکە لەو ڕێبازە. لە دوای پەنجاکانەوە کاتێکە عولەمایان من پێشتریش عەرزم کردن کە ئیجتیهادات لە ئیسلامە دەرگای کراوەیەوە دانەخراوە. ئیجتیهادی ئیسلامی جەمعێک پەیدا دەبن کە لە ڕێگەی تەسەوفەوە پیان وایە ناگەین بە نەتیجە بۆ سەرخستنی ئیسلام و خزمەتکردن، یان ڕێگەی جیهاد ئەگەر نەبن جیهاد دروستەکەن. جەمعێکی تر ئەڵێن لە ڕێگەی جیهادەوە توانای سەرخستنی ئەم دینەمان نییە، یان لە ڕێگەی پەروەردەوە ئیخوان دروست ئەکەن. جەمعێکی تر دێن لە ڕوانگەی ئەوەی کە هەندێک خرافات و هەندێک تەسیراتی ئەملا و ئەولاواتە ئاینەکانی تر لەسەر تەسەوف و لەسەر ئیخوانیەت و لەسەر جیهادیەت دروست ئەبێت، جەمعێک پەیدا دەبن بە ئیجتیهادی خۆیان دێن ئێمە پاک ئەبینە پاککەرەوە بۆ ئیسلام کە بریتە لە کیتاب و سونەت کە ئەوانش سەلەفیەتن کە لە دوای پەنجاکانەوە پەیدا باشە. با بێنەوە سەر سۆڤیەت لە کوردستانە، یعنی لە ڕووی کۆمەڵایەتیەوە بنیادی کۆمەڵایەتی کوردی لە ماوەی چەندین ساڵە حرەکەتی تەسەوف چی کردووانی هەستەکەی لە ڕووی سەقافی و کورد هەردووە کەوتوو بووە، لە ڕووی سلوکەوە ناڵە مەخلاق، یعنی ئەو پێشکەوتنیان نەدیوە بەخۆیانەوە. عالەمی ئیسلامی قەرزاری با بڵێن زۆرێک لە زانایانی ئەهلی تەسەوفە. بمبورە مامۆستا با پرسیارەکەم تۆزیحکەم وەک زانا مثلا لە عەبدولکەریمی مدەڕس و فلان و فیسار و خەریکی عولومی شەرعی بوون، یعنی وەک بەڵام متەسەوفەش بوون لە عینی کاتیشە، یعنی وەک شەخصم تەسەوف بوون هیچ بەس وەکو حرەکەتی تەسەوف لەناو کۆمەڵگەی کوردیە چیان کردو؟ من پرسیارەکەم ئەتوانین بە سێ بوعد وەڵامی پرسیارەکەت بدەینەوە. بوعدێکی سیاسی کە وەکو عەرزم کردی لە ساڵەکانی 25ەوە هەتاوەکو 35 لە 25ەوە هەتاوەکو 35 باشترین هێزی تۆکمەی کوردستان بوون بۆ خزمەتکردنی ئیسلام و مسلمانان کە توانیان وەڵامی هەجمەکانی شەرق و غەربی بدەنەوە. ئەوە لە ڕوانگەی دینەوە، باڵێ لە ڕوانگەی دینەوە و بەرامبەر بە سیاسەتیش. خاڵی بوعدی دووهەمیشیان لە ڕوانگە کۆمەڵایەتیەکانەوە، ئەوەندەی کە ئەهلی تەسەوف سەرپەرستی زۆرێک لە لادێ و شارەکان و گەنجەکان و شێوازە کۆمەڵایەتیەک سەرپەرستی شێوازە کۆمەڵایەتیەکانی لەو سەردەمانەدا کردووە، کەسیتر نەیتوانیوە ئەو بە ئێستەیشەوە کەسیتر نەیتوانیوە ئەو هەنگاوە گەورانە بنێ بۆ پاراستنی هەم سومعی کۆمەڵایەتی هەم ئەخلاقی کۆمەڵایەتی کورد. من ئەمەوێ باسی تەسەوف بکەم و کاریگەریەکانی لە کۆمەڵگەی کوردەوەدا، بەس پێش ئەوە حەز دەکەم باسێک لە تەسەوف خۆی بکەین
بە کورتی ینی تەسەوف چییە؟ معلومی جەنابتانە تەسەوف ڕەوتێکی ڕۆحی فکریە لە هەموو ئەدیانەکانە بوونی هەبووە گەر بەلاپەڕەکانی مێژووی هەموو ئەدیانەکانە بگەڕێ لاکردنەوەیەکی ورد و بە سرنجەوە بکەیت لە هەموو ئەدیانە ڕەوتی ڕۆحی و فکری تەسەوفی لە هەموو ئەدیانەکانە بوونی هەبووە دیارە ئیسلامیش یەکێکە لەو ئەدیانانە کە هەڵگری جۆرێک لە ڕەوتی تەسەوفیە. ئەم ڕەوتە فکری و تەسەوفیە لە ڕووی تەماشاکردن و دیدی بۆ ژیان مرۆڤ و دین و خودا و میتافیزیکا بە شێوەیەکی گشتی بسروشت جۆرێک لە تایبەتبەندی هەیە. لەگەڵ دین خۆیان جایە؟ ئەتوانین بڵێن مەسلکێکە بە جۆرێ لە جۆرەکان چونکە ئێمە سێشتمان هەیە دینمان هەیە دیندارمان هەیە دینداریمان هەیە. دینداری ڕنگدانەوەی جۆری تێگەیشتنی دیندارەکەیە بۆ دین دیارە تەسەوفیش بەو شێوازەیە جۆرێک لە تێگەیشتن و جۆرێک لە قاڵبدانی دینەکەیە کەواتە بۆ خۆی ئەو کات تەسەوف دەبێتە جۆرێک لە ڕتمێک لە شێوازێک لە دینداری. باشە مامۆستا پێت وایە ئەم تەسەوف بەگشتی لەگەڵ کۆمەڵگەکان مەسەرەن دین لەگەڵ کۆمەلگا بگونجێنێ بە جۆرێک لە جۆرەکان؟ تەسەوف شێوازێکی تایبەت دەدا بە ئاین چۆنی طبعاً لە ئەسڵا تەسەوف ڕێباز و ڕێچکەیەکی چاکسازی مرۆییە دێت ئاین لە خزمەتی کۆمەڵ و کۆمەلگا و تاکەکاندا بەکاری دەهێنێ. هەر کات تەسەوەر کە وەک چۆن ئیبن ڕەشد باز دەکات دەڵێ هەر کاتێک ئاینێک هاتبێ ضرورەیەکی ئیجتیماعی هێناویەتە ناو کۆمەلگاوە. لێرەشدا هەر ڕێچکۆیەکی تەسەوفی و ڕێبازێکی ئاینی هاتبێتە ناوە ضرورەیەکی ئیجتیماعی دروستی کردووە. بابێنە سەر کۆمەڵگەی کوردەواری بێگومان کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیشی موسڵمان نشینە بەڵام لە مێژووی بە تایبەتی تازەدا طریقەتی تەسەوف بە تایبەتی نەقشبەندی و قادری تیایدا سەری هەڵداوە. پێت وایە بنیادی کۆمەڵگەی کوردی لەلایەن ئەم طریقەتانەوە دەستکاری کراوە لە ڕووی کۆمەڵایەتی سیاسی ئابووری چ دەورێکیان هەبووە؟ طبعاً وەگوتم وەک ضرورەیەکی ئیجتیماعی هاتوون ئەمانە بۆ نمونە زۆر لە گەڕیدەکانیش ئاماژیان پێداوە کە دەڵێن تەسەوف وەک چاکسازێکی ئەخلاقی و ئاکاری ئیجتیماعی ڕۆڵیان هەبووە گەرنا لە سەردەمانێکدا کە تیرە و تایفەکان و یەکێک لەوانە باسی نێکتینە کابرایەکی ڕووسی بوو یاداشتی جوانی لەسەر کورد نووسیوە دەڵێ تیر و تایفەکانی کورد خەریکی لێکدانی یەکتر و بە جۆرە هەرشکردنە سەر یەکتر و خەریکی ئاژاوەگی جۆرێک لە شەڕی ناوخۆ و ناڕەحەتی بوون و تەنانەت باسی جۆرێک لە دیاردەی دزیکردن لە یەکتر و دان بە مل یەکتر ئەوانش دەکا دەڵێ بەڵام ئەم تەریقانە چ قادری چ نەقشی هاتن دەستیان کرد بەچی کارکردن لەسەر ڕاستکردنەوەی ئاکاری کۆمەڵایەتی کوردەواری ئەمە وەسفێکی ئەوە بەڵام کاتێ تەماشای تەسەوف دەکەین تەسەوف بە تایبەت ئەم تەریقەی قادری من قسەی لەسەر بکەم ئەو لەسەر سێ بنەمایش دەکات تەماشای مرۆڤ دەکات یەکەمیان ڕۆ بایۆلۆژیەکەی ئەم ڕۆ بایۆلۆژیەی وەکو بابەتێکی حەیەوانی غەریزەیی تەماشای دەکات ئەم جەستەیە پێی وایە ئەگەر مرۆڤ شوێنی ئەم جەستەیە و ئەم غەریزەیە بکەوێ ڕۆ و کێشە کۆمەڵایەتیەکان و ڕۆ ئەنانیەت و ئەمانەی دەبا دووەم جووری پەروەردە و پێگەیاندنی کۆمەڵایەتی کە لە دەرەوەی خۆیەوە مرۆڤ ئاراستە دەکات کەواتە دوو پێگاتەیەکیان جەستەی و بایۆلۆژیە حەزی ئینسانی و ئەنانیەت ئاراستەی دەکات دووەمیان پەروەردە و پێگەیاندنی کۆمەڵایەتی کە لە دەرەوە تاگ ئاراستە دەکەن سێمیان ڕۆحە
ئەمان جەخت لەسەر ڕۆحسەنتەری دەکەنەوە پێیان وایە مرۆڤ لە ئەسڵدا ئاەن بۆ مرۆڤ سنتەری هاتووە دەبێ لە ناو مرۆڤیشدا ڕۆح سنتەر بێ نەک کۆمەلگا و پەروەردەی جۆری پێگەیاندنی کۆمەلگاک لە کاتێکدا کەوان دەستکاری ئێران کوردەواریان کردووە تەماشایان کردووە کە پێگەیاندنە کۆمەڵایەتیەکەی کوردەواری لە ئاس ئەوەدا نییە کە ئاراستەی تاکەکان و کابەرە و کەناری بەختەوەری و ئاسایش و کۆمەڵایەتی و بۆ یەکان هاتوون دووشتیان کردو یەکەمیان جۆرێک لە زوهد و تەقەشف و خۆگرتنەوە و ڕۆژوگرتن و لێدان خەڵوەگرتن لە جەستە ئەمە جەستەیان کەب کردێتەوە کە بتوانن ڕامی بکەن و بچووکی بکەنەوە لە قاڵبی بدەن دووەمیشیان لە ڕووی ئادابی ئیجتیماعی و پێگەاندنی کۆمەڵایەتی و هاتوون بنەما ئاینیەکان و بەها کۆمەڵایەتیەکانیان ئەوانەی کە لەسەر ویستی چاکە لەسەر ڕوح هەندێک پیان وایە کە ئەم دووبەرەیە شۆڕ بۆ تۆ بۆ ناو ئەهلی تەسەووفش مەسەن طریقەتێک پشتی ئەم لاگرێ طریقەتێک پشتی ئەو لاگرێ یعنی تەدەخلی سیاسەتەکەن بە جۆرێک لە جۆرەکان ئەمە چۆن تەفسیر بکەین ئەمە بگەڕێنە بۆ ستراکچەر و بنیادی کۆمەڵایەتی کوردەواری ئەوگات چونکە دوجار هەر هەموو کۆمەڵگەیەک بەرهەمە هاتوویەکی مێژوویی کۆمەڵایەتیە ئێمە ئەگەر تەماشای ئەو ڕەوتە سیاسیانە بکەین دەبینین جۆرێک لە جۆرەکان ئاین و تەسەوف پێشەنگی تێدا هەیە ئەمە بۆچی ئەبێ بگەڕێنەوە لە ئەسڵا لە بنیادی کۆمەڵایەتی 200 ساڵی 400 ساڵی لەمە پێش هەر تەماشاکەین کۆمەلگای ئێمە میرەکان بوون پاشان ئەو کەسانی کە لە چواردەوری میرەکان بوون بڵێن ئەوانەی کە سوپایان بەدەسۆ بووە یان بازرگان بوون لەگەڵ خەڵکە ڕەشوکی گشتێکەدا سێچین بوون بەڵام تەریقەی قادری و طریقەی نەقشبەندی هاتن دەستکاری ئەم ستراکچەر و ئەم بنیادە کۆمەڵایەتی کوردەواریان کرد هاتن ڕاستە لەسەر کێ ئیشیان کرد لەسەر خەڵکە ڕەشوکیەکە کاریان کرد بەڵام بۆ خۆیان تا میرەکان و بەگەکان لایەن کردەوە ئەمان چوونە قێمە واتە جاران بەک بوون بە هێزێکی کۆمەڵایەتی جاران بەک کوڕەکەی بووە بە بەک ڕێک ڕاستەوە خۆ ئەم پیاوە ئاینە پێشتر مەلا پیاوی ئاینی کوڕی نەبووە بۆ مەلا کوڕین بەڵام ئەمان توانیان بە پاڵپشتی ئەو ئیشکردنەی کە بە شێوازێکی ئەتوانم بڵێم پەروەردەیانەی ڕەفتاری و سلوکیەی خۆیان هاتنە سەرەوە ڕاستەوخۆ شێخ کوڕەکەی بووە بە شێخ مەقابلی کێ مەقابلی بەگوەستان لێرەدا لە کاتی وایان لێ هات بە تایبەت لە دوایەوەی کە لە ساڵی 1940 45 و 46 بە دواوە پەیمان نامەی ئەرزڕۆم جێبەجێ کرا و میرەکانی بابان لاچوون و میرەکانی ئەردەڵان لاچوون و میری بۆتان تەواو هات و ئەم کاتە ئەم جارە عوسمانلی هات پاڵپشتیەکی مادی و معنەوی لەگەڵ ئێراندا ئەو کات قاجاریەکان بوون هاتن چیان کرد هاتن پاڵپشتێکی شێخەکانیان کرد چۆن چۆنی طبعاً هەبوو لەم شێخانم ئەمەی قبول نەبوو من نمونەیەکە دووە دەهێنمەوە هەر لە سەردەمی ساڵی 1950کانە چووە لای عوسمانلی چووە لای شەعمەری ضیاءالدین وتی من پیاوی بەرماڵم و ملکەچی ئەوە ناکەم کە ئەو لەکوێ بۆ کوێ تاپۆ دەکات و تەنها عوشر وەربگرێ بۆ عوسمانلی هەم ئیدارە و هەم پیاوی ئاینی بێت و هەم پیاوی ئیداریش بێت شەعمەری بیارە ڕەحمەتی خوای لێبێ قبوڵی نەکرد چووە لای شەمحەمەی بەهاوتی من بەتەمەنم و ئەوەشی قبوڵ نەکەرەویش بەڵام چوو شێخ ئەحمەد کە لەوان کەمتر تەمەنی هەبوو ئەمەی قبوڵ کرد بەڵام خەڵک ئەوەی پێ قبوڵ نەبوو هەر بۆ نمونە بیهێنمەوە کە ئەمەی پێ قبوڵ نەبوو هەستان چیان کرد هەستان بردیانە ئەستانە ئەستەمبوڵ لەوێ تا هات تا هێنانەوە لێرە خانەقایەکی گەورەیە زەبەلاحیان لەم ئەحماوایە ئێستا کە زەڵم بوو ئەو کات دروست کرد ئەم خانەقا گەورەیە هاتن پیرۆزیان کرد مووی پێغەمبەر و سەڵڵاهو عەلەیهی وسەلەم مەحاسینی شەریف و کۆمەڵێ
خەڵات و شتی تایبەتیان پێدای وتیان ئەمە بووە بە حاجی و ئەمە پێغەمبەر و مەحاسینە ڕاستە جا ئیجازە بە مەبەسم لە تێگەیشتنی بیرکردنەوەی عوسمانلیە بەکارهێنانی ئاینە بۆ پاڵپشتی دەسەڵات و سیاسەکەی گەورە بوو لێرە شێخ ئەحمەد گەورە بوو شێخ ئەحمەد گەورە بوو مەبەسم شێخ ئەحمەدە شێخ ئەحمەد گەورە بوو بەڵام خەڵکە ڕەش و ڕوت و کوردواتەنی گشتیەکە لە پشتەوە ئەچوونەوە بۆ کوێ بۆ لای شەعمەری بیارە بەڵام ئەو لەو بینەدا چەند گوند سووتێنرا لەبەرەوە ملکەچی دەسەڵاتی شێخ ئەحمەدی هین بڵێن نەبوون عوسمانلی نەبوون کە دیارە لەو بینە زۆری تەمەنی نەبوو بەهەرحاڵ لێرەوە دێمەوە یەک خاڵ تەواو بکەم مەبەسم ئەوەیە ئاین هەمیشە ئیش لەسەر چی دەکات تەسەووفیش کە دەبێت لەو ڕێچکەیەوە قووە و ئێنەرژی وەربگرێ ڕەحمەت لیلعالەمینە بەڵام هەر کات بەرژەوەندی و ئامانجەکان بوو بە بەرژەوەندی گشتیەوە بوو بە بەرژەوەندی شەخصی و کەسی و تاقم و ئەوانە ڕێک ڕاستەوخۆ دەگۆڕێت سۆفی گەری وەک هەر حرەکەتێکی کۆمەڵایەتی تر ڕنگدانەوەی کۆمەڵگە خۆیەتی بۆیە لە هەرێمی کوردستانیشدا طریقەتی تەسەوف ڕنگدانەوەی کۆمەڵگەی کوردەواریە چ لە بواری کۆمەڵایەتی و ئاینی و تەنانەت سیاسیشەوە سوپاس کەبیر